ئەم تیپە سێم وەرزە لە خولی نایابی کوردستان یاری دەکات بەردەوام پێش دەستپێکردنی خول بەهۆی کێشە داراییەکانیەوە زوو خۆ یەکلا ناکاتەوە و درەنگ دەکەوێت لە ئامادەکاری تیپەکە بە هەمان ستافی ڕاهێنەرانی وەرزی ڕابردوو ماوەی هەفتەیە کە دەستی بە ئامادەکاری کردووە و ماوەیەکی کەمی لە بەردەستە بۆ ئامادەبوون بۆ وەرزی نوێ. در مورد آماده‌کاری تیممون ما 5-6 ڕۆژێکە دەستمان بە ئامادەکاری کردووە ڕاستە درەنگ کەوتوین کاتمان لە بەردەست نەبوو ناچارین بە چڕی کارەکانمان بکەین هەم لە ڕووی هونەری و هەم توانای جەستەیی و یاری دۆستانەش زۆرێک لە یاریزانەکانمان لەدەستدا بەڵام بێهیوا نابین بەهۆی درەنگکەوتنەوە چەند گەنجێکی باشمان هەیە لە شەقڵاوە و شوێنەکانی تر سەرۆکی یانەکە ئەزیەتی کێشاوە یاریزانی هێناوە کە ئێمە بەسەر بەرزانە کار بکەین نەک بیان و بە درەنگکەوتن بگرین توانامان لاوازە لە ڕووی یاریگاوە تەنانەت لە ڕووی دارایشەوە هەمووان خۆشەویستێک لە دڵیانە یەک دەست و یەک دڵ کار دەکەن لەبەر ئەوە ئێمە دەمانێت بەرەی پێ بدەین و بۆ وەرزی نوێ ئامادەین لە کاتی خۆی. تیپەکە گۆڕانکاری بەسەردا هاتووە تەنها 5 یاریزانی گواستۆتۆ ڕیزەکانی 3 یاریزانیان ئێرانین 7 یاریزانی لاویش بۆ یەکەم جارە بەشداری خولەکە بە درێسی شەقڵاوە دەکەن و شوێنی یاریزانە ڕۆشتوەکان دەگرنەوە. سوپاس بەخوام ساڵیش وەکو ساڵەکان کە دەستمان بە ئامادەکاری کردووە بۆ خولی نایابی کوردستان بەڵام ئێمە هەموو ساڵی ئەو مشکلەمان هەیە تاخیر دەست بە ئامادەکاریەکەن ئەوەش بەهۆی قەیرانی داراییەوە یانەکەمان کە تێدا تێپەڕ دەبێت بەڵام سوپاس بۆخوا توانیمانە چەند گۆڕانکاریەک لە تیپەکەمان بکەین توانیمان یاریزانی پیشەگەر بینە تیپەکەمان و یاریزانی ناوخۆش لە دەرەوەی شارەکەمان بینە تیپەکان کۆمەڵی گەنجشمان سەرخستووە بۆ یانەکەمان ئینشاڵڵا بتوانین ئەم ساڵ هەم بە ئاست هەم بە ئەنجام دڵی جەماوەریانەکەمان ڕازی بکەین و یانی شەقڵاوە وەرزی ڕابرد و سەرەڕای هەموو کەم کوڕیەکانی توانی ئەنجامێکی نوێ بۆ خۆی بنووسێتەوە پلەی چوارەمی خولی نایەبوو گەیشتن بە یاری پێشکۆتایی جام ئەم وەرزش لەگەڵ بوونی کێشەی دارایی چاوی لە ئەنجامی باشترە. حوسێن محەممەد کەناڵی پێیام شەقڵاوە.